أجواء سليمانية رائعة، يعني من زمان أنا أعرف سليمانية أجواءها رائعة. سلێمانی هەر لە کۆنەوە کەش و هەوایەکی جوان و سەرنجڕاکێشی هەبوو بە هیوام هەمیشە سلێمانی لە ئارامیدا بمێنێتەوە. وإن شاء الله هاي حصرية راح تكون إلك أول تصريح. بۆ یەکەم جارە ئەوەتان پێ دەڵێم کە ئێمە کار لەسەر ڕێخستنی دیداری بەسڕا ئەکەین، ئەویش لە پارێزگای بەسڕا هەروەکو ئەوەی کە لە سلەیمانی کراوە، ئەوەی ئێمەش ئەبێت تا یەکەمین دیدار. أكو منطقة بالفاو اسمها النقعة. لە بەسڕا ناوچەیەک لە قەزای فاو هەیە پێی ئەڵێن ناوچەی نەقعا. هەر بازرگانێکی سلێمانی بیەوێت بازرگانی ماسی یاخود بەرهەمە ئاویەکان بکات و لە بەسڕاوە بیهێنێت بۆ سلێمانی یاخود بۆ هەرێمی کوردستان، بێگومان ئێمە کار ئاسانی زۆری بۆ ئەەکەین. ئەتوانن لە نزیکەوە قایمقامی قەزای فاو ببینن. لەبێوە هەرچی بەرهەمێکی ئاویان بوێت بۆیان دابین دەکرێت یاخود دەتوانن ڕاستە و خۆش لەگەڵ ڕاوچەکانی ماسی پەیوەندی دروست بکەن کە ئەوانیش لە قەزای فاون. أي شخص من الإقليم بێگومان هەر کەسێک لە هەرێمی کوردستانەوە حەز بکات سەردانی بەسڕا بکات وەکو گەشتیاری یاخود هەر کۆمپانیایەکی گەشتیاری بیەوێت ئەو کارە بکات و گەشتیار بهێنێتە پارێزگای بەسڕا، ئێمە وەکو حکومەتی خۆجێیی کار ئاسانی زۆری بۆ ئەەکەین، هاوکاری باشیشیان ئەەکەین، تەنانەت تا ئەو کاتەی لە بەسڕا ئەمێننەوە ئێمە پارێزگاریان لێ ئەەکەین. بێگومان ئێمە هەمیشە وەکو براو ئەوانیش وەکو خاوەن ماڵ لە بەسڕا پێشوازی ئەکرێن و دەمێننەوە.